بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست کاردانەوەکان دژی تۆپبارانەکەی تورکیا بۆ سەر ناوچەیەکی گەشتیاری قەزای ئیداری سربەخۆی زاخۆ بەردەوامە و لە سەراستی عێراق حکوومەتی عێراقی بڕیاری داوە لە ئەنجومەنی یاسایشی نێودوڵەتی دۆسیە بکاتەوە سکاڵە لەسەر تورکیا تۆمار بکە لە سەراستی شەقامیش لە کەربەلا و بەغدا و چەند شارێکی تر خۆپیشاندان کراوە دژی نوێنەرایەتی وەروەها باڵوێزخانەی تورکیا لە عێراق لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی تاکو ئێستا تورکیا ئامادە نییە دان بەو تۆپبارانەدا بنێ و دەراویشتەکانی ئەو تۆپبارانە سەرپەیوەندیەکانی عێراق و تورکیا و لە سەر هەرێمی کوردستان چی دەبێت وایە عێراق ئەگەر سکاڵە لە ئەنجومەنی یاسایشی نێودوڵەتی تۆمار بکات کاریگەریەکەی چی دەبێت لەگەڵ هەرێک لە بەڕێزان بابەکر دڕەیی نووسەر و چاودێری سیاسی لە سەدۆی سەرگی هەروە دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ وزر و لێکۆڵینەوەی استراتیجی لە کەنەداوە قسە لەسەرم پرسە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک بابەکر بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەبارەی ئەو تۆپبارانەی کە کرا و ئەم جارە بەراورد بە بڵێن تۆپبارانەکانی پێشووتر کاردانەوەی زیاتری هەبوو هۆکارەکەی چیە بە بۆ چوونی بەڕێزت؟ هۆکارەکەی تاوانەکە تاوانێکی زۆر گەورەیە بەڕاستی تاوانێکی زۆر گەورەیە کە ینی لە هەموو ڕەهەندی ئینسانیەکەەوە تاوانێکە کە ینی زۆر زۆر ینی زەخم و گەورەیە کە ژمارەیەکی زۆر خەڵک کوژراون خەڵکی گەشتیار و هەستەکەی عەمدیە بە ئەنقەس کراوە و بێگومان لە دۆخێکی ئیقلیمی و ناوخۆی زۆر هەستیارە کراوە کە بێگومان دەری خات کە تورکیا لە عەسەبیەتی پێوە دیارە ینی زۆر لە ناکامی یاخۆ شکستێکی ئیقلیمی لە دوای کۆبوونەوەکەی تاران و دۆخی ناوخۆی خۆی کە لەگەڵ نێتۆ ئەوانە تووشی بووە ئەمانە هەمووی هۆکار بوون کە تورکیا جەرمەی و تاوانێکیەوە بکات دژی گەلی ئێمە زۆر هۆکار هەن لە پشت مەسەرەکەەوە یەکە لەوانە کە بازەکرێ سەر میدیاکانەوەیە کە تورکیا چای بۆ هەڵنایە کە کوردستانیش خەریکە ئاوادان دەبێتەوە و گەشتیار ڕۆکاتە هەرێمی کوردستان و قتاع یاخود بەشی گەشتیاری تورکیا زەربەی بەرەکە بێتە ئەمە بەشێکێتی بەشێکی تری شەوێت کە ڕژێمی ئێستای سیستمی ئێستای تورکیا کوردی قبوڵ نیە لە شوێنەکە وجودی هەبێ و ینی کەڵگای هەندێک دەڵێن بەس پاکەکەی قبوڵ نیە کوردی قبوڵە نەخێر زای ئەو لە خۆراوە شەڕ فرۆشە بە خۆراوە و بەشێکی داگیر کردووە لە ئەفرین هەموو خەڵک گەزانیان و دنیا ئاگادار بوو ینی و ئێستا خەریکی ئامادەکردین لەشکرێکی لەشکرکێشێ بۆ سەر خۆراوە جارێکی تریانی وەکو باسەکرێ لە 140 زاخۆ یاخود منطقەی پارێزگای دهۆک بەدەستی تورکیاوەیە و فڕۆکەکانی تورکیا لە هەموو شوێنێکی ئەم کوردستانەدا لە گەرمیانەوە تا ئاگاتە کوێستان هەمیشە بەسەر خەڵکەوەی و هەڕەشاک خەڵکە کوژێ نەکە هەڕەشە ناکە بە پراکتیک بەکردەوە خەڵکی کوشتەوە کوژێ یعنی تورکیا لە دۆخێکی بەرامبەر بە ملەتی ئێمە بەو پەڕی فاشیستیانە ڕاسیستیانە یعنی ڕەگەز پەرستانە کاری کردووە و هەنگاوانێ و ئەم بێگومان ینی ئەشێ قسە لەوە بکەین هەڵوێستی میلەتەکەمان چۆن بێ هەڵەتی حکومەت چۆن بێ هەڵوێستی حکومەتی هەرێمی کوردستان ئەمان هەمووی پێویستی بە قسەکردنە گرنگترینشت ئەوەیە کە باس بکرێ ئەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان کە من ئەمێ لەم خەڵەتدا ئاماژەی پێ بکەمەوەیە کە حکومەتەکانی دنیا بەشەری احتیادی کە پاڵ لە هێزێکی دەخوان بەهێزتر ئەدەن پارێزرێن بۆ نمونە ئێستا وڵاتی فینلەندا و سویدانە بچنە پاڵ نێتۆ بۆی کە پارێزراو بن ناچنە پاڵ نێتۆ کە پارێزراو نەبن کاتی خۆی بۆ ئێستا پاڵ نێتۆ کە ئەمریکا و خۆراوە بیان پارێزن لە بە ئیسلاح ینی بە حساب لە هەڕەشەی رووسیا ئەمە چەند ڕاستە ڕازنیە من نازانم ینی باس لەباری تیۆری و باسێکن مۆزوعەکە کاتی خۆی خەڵکێکی زۆر لە کوردستان عێراق بوو بە چەکداری دەوڵەت جاش ینی ئەمانە بۆیە وایان کرد بە حسابی خۆیان بۆی پارێزراو بن و حکومەتی بەعس ئەی پاراستن لە خەڵکی تر یاخود لە هەڕەشەیەکانی حکومەتی هەرێمی کوردستان یاخود بەشێک لە حکومەتی هەرێمی کوردستان پاڵیاوەتە تورکیا بەڵام پارێزراویش نییە ئەمە زۆر معمایە ینی بەزە تۆ بەراوری دەکەی بە زاشەکەی سەدەمی من هیچ فەرقێکی وا ناکە فەرقێکی وا ناکە ینی ئەزانێ قیاس مع الفارق ینی تۆ قیاسەکەی لەگەڵ فەرقەکانیە تۆ بۆیە پاڵ داوەتە تورکیا بۆی پارێزراو بی بەڵام تۆ پاڵ داوەتە تورکیا نەوتەکەش بێفرۆشی بەژەوندەکەشێ پارێزی ئابوووریەکەش تەسلیم کردووە و ناش پارێزەیە میلەتەکە دەکوژەیە ئەزانی یعنی سەد تۆ حساب بکەیت چەند کەس لە خەڵکی بادینان کوژراون چەند پرت شکێنرا و ڕوخێنراون چەند ماڵ وێران بووە یعنی زۆرترە لە هەموو ناوچەکانی تری کوردستان ینی ئینسان بیرەکاتەوە
کەرامەتی ئینسانی ژیانی ئینسان لە هەموو کوردستانە بەگشتی و لە منتەقەی نە بەتایبەتی پارێزراو نییە کەرامەتی ئینسانەکان شکێنرێ بە دەست حکومەتی تورکیا ئەژدە دەستی پارتیا و حکومەتی هەرێمی کوردستانە و تۆ حکومەتەکە بێدەنگە سکوتی کردووە یعنی ئێستا ئەمە کە ئەیبینی تۆ لە باشوور خەڵک قسەکە ڕاستە ینی حکومەتی عێراقی مەفروزە ئەویش داکۆچی بکە لە هەموو خەڵکی عێراق و تا ئەندازەیەک بۆڵە کات یان ئێستا من جملێ بوو ئێستا وشار زەباری تویتێکی کردو من نازانم چیشی وتووە هەرچی بڵێ کە نرخی نییە بێگومانیان چونکە داکۆچیشی وا ناکەن لە خەڵکەکە بەڵام خەڵکی کوردستان قسەی کردووە قساکە بەڵام نوێنەری ئەم خەڵکە حکومەتەکەیەتی حکومەتەکە بەحساب ڕەمز و سمبڵە بۆ داکۆچی لە خەڵک یوەختە حکومەتەکە قسە ناکە تۆ چی بکەی ینی حکومەتەکە ئێمە داکۆچی لە ئینسانەکانی خۆی ناکە ئەڵێن گوایە عەسری ئێستا عەسری تازە یەتە پێشەوە کە توێژێکی سەرمایه‌دار پیا بێت لە دنیادا بە پێی هەندێک لە زانەکان ئەم توێژە سەرمایه‌دارەی تر ئینسانەکان بۆیمە بەستنی لەوانەیە مەسەن فترێک گوای لێ بێکە بە هەزاران کەس بخەنە ناو بەحرەوە بڵێن پێویستمان پێیان نییە ئێستا لە کوردستان ڕەنگە گەشت بینەوە قۆناغا هەندێک خەڵکیان پێویست نییە ینی مەکتەبی پێویست نییە تۆی پێویست نییە ئینسانەکانی پێویست نییە نخبەیەکی دەسەڵاتدار نخبەیەکی ملیاردێر نخبەیەکی مافیا بە خۆی ئەژیت و باقاتەکەی تری خەڵک خۆی مەحفوظە تۆش بە جەهەنەم باش دێمەوەلات سوپاس دەکەم دکتۆر عوسمان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمێ بە دیاریکراوی سەرنجی بەڕێز لەسەرەوە بزانم کە بۆچی تاکو ئێستا تورکیا ئامادە نییە دان بۆ دابنێک کە ئۆتۆبارانەکەی کردووە لە کاتێکە وەزیری دەرەوەی عێراق بڵێن لایەنە ئەمنیەکانی عێراق دەڵێن تورکیا کردوێتی ئەتا سەرۆکێرێم و حکومەتی هەرێم و ئەوانە باسییان کردووە کە تورکیا کارەکەی ئەنجامدا هۆ کارەکەی چی کە دانی پێدانانێت بەناوی خودای گەورە و میهرەبانەوە سپاس بۆ دەرفەتە و سڵاو لە بینەرانتان مامۆستا تاکو ئێستا تورکیا بەڵێدانی پێ نەناوە و ئومەم المتحیدە یۆنامی کە دوێنە دیدانەی کرد وتی داوای تحقیقەکەی بزانین ئەمە چێ کردێتی یعنی ئومەم المتحیدە حتا ئێستا قەراری نەداوە خودی حکوومەتی تورکیا ئەڵێ ئێمە نەمان کردووە ئێمە لێ تحقیق بکەین ئێمە ئامادەین بۆ تحقیق ئەم ئیشە لە بەرژەوەندی ئێمە نییە و ئێمە ئەمە ناکەین اینجا لێرەدا سوال ئەوەیە چی ئەم ئیشەی کردو بۆ ئەیکە طبعا لێرەدا بەگوێری ئەو سیناریۆنەی کەوا هەیە خەڵکەکە ئەیخوێنێت و باسێکە ئەوەیە لە سەدا پەنجای ئەمە کاری حکوومەتی تورکیایە طبعا بەهەڵە کراوە چونکە تورکیا ئەمە پەترێکی زۆرە زۆر بە دقت لە ئامانجەکانی خۆیەدا ئەندامانی پەکەکە سەرکردەکانیان لە کفری لە سلەیمانی لە هەر کوێبێ لە مووسڵ بە دەقیقی لەیانەدا یعنی کەم هەڵە ڕوویداوە ئەمە لە حقیقەتە لە کە پێڵێن کۆلاترال دامج ئەمە زۆر کەمە لە ئیشی تورکیا بە دەروونەکانیان زۆر بە زیرەکی ئیشەکە ئەم ئیشە بە هیچ جۆرێک لە بەرژەوەندی تورکیا نەبووە بەڵام ئەگەڕێمەوە ئەڵێم ئەگەری هەیە ئەمە بە هەڵە ڕوویداوە حکوومەتی تورکیا طبعا لێرەدا ئەڵێ ئێمە لە بەیانی وزارەتی دەرەوەی ئەمریکا تورکیا ئەمڕۆ خوێنمەوە ئەڵێ ئێمە زۆر پێمان ناخۆشەوە ڕوویداوە ئامادەین زاندارەکان بێن عیلاجیان بکەین و سەرخۆشی بۆ ئەوانی کەوا ئۆپاتیان کردووە شەهید بوونە ناردی لەبەرەوە یعنی بۆ تورکیا ئێستا دان بنە بەو کارەی کەوتێتی احتیمالە حتا تورکیا خۆی پێویستی بەوە بێ بزان چی ئەم ئیشەی کردووە یعنی مامۆستا حەکیم هیچ لە بەرژەوەندی تورکیا نییە ئەم ئیشە بکە ئەوەی مامۆستای میێوانت زۆر بەڕێزەوە ئەڵێن گوتی هیچ وانە بە هیچ جۆرێ لە ئەنقەراوە لە تارانەوە ئۆردۆغان بەدەست بەتاڵی نەهاتەوە بەڵکو هەر سێ وڵات وتیان لە بەیانی کۆتاییانە وتیان ئەبێ بە هیچ جۆرێ مەجال نەدەین دەوڵەتی ئەمر الواقع لە هیچ کوێ وەوە قەزیان ڕۆژاوا بوو لەبەرەوە رووسیا لەم زوروفەدا بە هیچ جۆرێک دژی تورکیا ناوەسێت ئەگەر ئۆپەرەیسنەکەی بکە لە ڕۆژاوا ئەمریکاش ئەوە هەرگیز لەبەرەوە احتیمالە یعنی خۆی تورکیا پێویستی وەکو حکوومەت وەکو حزب ئۆردۆغان پێویستی بەم عەمەلیەیە و هەرێکە بەڵام لێرەدا شتێکەیە کە ئێمە
لە سوورەکە کە باسیەکەین ئەوە باس ناکەین بەداخەوە ئەوش ئەوەیە باشە بۆچی تورکیا هاتەتە باکووری بڵێن باشووری کوردستانەوە ئەوە هاتەتە باشووری کوردستانەوە لەبەرەوە پەکەکە هەیە و پەکەکە باشووری کوردستانی کردو بۆ خەباتێکی چەکداری کە هیچ لە بەرژەوەندی ملەتی کوردیە ئەوەلەن پەکەکە حزبێکی نەتەوەیی نییە داوای ئەجندێکی چەپیەیە ئەڵێ ئەبێ یەکگرتنی ملەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین بۆ دەوڵەتی کوردی دەوڵەتێکی برجوایە و هیچ پێویستمان پێی نییە و ئەدەبیاتی پەکەکە زۆر واضحە ئەمە یەک دوای بگەڕینەوە سەر شێوازی خەباتی پەکەکە طبعا شێوازی خەباتی پەکەکە نەکەین پەکەکە بەڕاستی من وەکو مێژوونووسێ مامۆستا ئەبینم شۆرشەکانی سەدەی نەوەت چ غەڵەت بوو شۆرشە چەکداریەکان چکە ئاگادار نەبوون لە هاوکێشەی هێز لە سەدەی نۆزدەم ئانەویست لە دەوڵەتی عوسمانی جابنەوە بەڵام بریتانیا و فەرەنسا پێویستی بە دەوڵەتی عوسمانی بوو طبعا بە هیچ جۆرێک مەجال نادا لەبەر ئەوە هەڵەیەکی استراتیجی بوو دوای شەڕی جیهانی یەکەم هەموو شۆرشەکان کورد کەوتنە شۆرشە چەکداریەکان شێخ سعیدەوە بڕۆ بۆ حرەکەی بارزانی و باڵێ حتا شۆرشی ئەیلول ئەمانە دژی واقعێکی نێودەوڵەتی هاوکێشێکی زەحمەت ئەوش هاوکێشەی جەنگی سار بوو مەجال نەبوو بۆ دەوڵەتی کوردی ئەو خەباتە چەکداریە یعنی من حەز ناکەم لێرەدا ئیتهام بکرم تەسلیم بوومە و ڕۆحی نیشتیمانی نیوە من عمرم 16 ساڵ بوو نەناو شۆرشی ئەیلول بوو لەبەرەوە بەس من ئەڵێن با ئیقرار بکەین ئەم شۆرشە چەکداریە نە لە سەدەی نۆزدەیەم نە لە سەدەی بیستەیەم هیچ سوودێکی نەبوو بۆ کورد لە وێران کاری زیاتر اینجا با بینە ئەمڕۆ ئەمەش ئاخر نقطەیە حەزەکەم بیڵێم ئەوەی ئەمڕۆ ئەو خەباتە چەکداریەی پەکەکایکە طبعا پەکەکە بە هیچ جۆرێک ئێمە ناتوانین بە پەکەکە بڵێین ئەو خەباتە مەکە بەڵام بەڕاستی هەرێمی کوردستان نابێت بێتە ئەو شانە ئەو شانەوەی خەباتی چەکداری طبعا لە تورکیا ئەمڕۆ پارتی هەدەف کاری خۆیەکە و ئەوە بەڕای من باشترین پەکەکە باشترین خزمەتی ئەگەر بیوێت خزمەتی ملەتی کورد بکە ئەوە بێ ئەم خەباتە ئەم شێوازە چەکداریە وازی لێبێنێ بە ئەو خەباتە مەدەنیەی هەدەفێکە با بەردەوام بێ لەسەرەوە چونکە بەڕاستی ئەو چەرخە چوو جەماعەتێکی مارکسی ستالینی خەبات بکەن و پارتیزان بە ئاسانی تورکیا لێ ئەمانە هینن اینجا مەترسیەکی ترش هەیە مامۆستا لە 1925 کۆنگرەی من ئاگادار راپۆرتێکم خوێن لە لەندەن بوو راپۆرتێک کێرزن و هین کە ئەسمەت ئەنینۆ لە جنیڤە باسی لۆزانەکەن ئەسمەت ئەنینۆ ئەڵێ بابە بڕۆ عێراق ئینگلیز هەرچیتانەوێ بیبەن بەس ئێمە ئەو شاخانەمانەوێ شاخەکانی کوردستان چونکە ئەوە بۆ دیفاعکردنمان بۆ وڵاتەکەمان لە دوا ڕۆژە ئەو شاخانە زۆر پێویستە قەزی شاخەکانی کوردستانە کە ئەوەی ئەمڕۆ هاتووە بەسایی پەکەکەوە گردێتی لەبەرەوە تورکیا ئەوە بە حەجەت بەکاردێنێ بە تایبەتی ڕەگزپەرستەکانی ناو حکوومەتی تورکیا ئەوە بەکاردێنن کە بێن ئەو شوێنە بگرن لە دوا ڕۆژە کورد ئەگەر هەرچی هەرێکی هەبێ بۆ دامەزراندنی دەوڵەت باوەڕ ناکەم ئەو مەقەڕاتە عەسکەریانەی کەوا ئیستەهین کردێتی تورکیا کردێتی لەی سەحەبکە لەبەرەوە بەداخەوە ئەمە دەستکەوتێکە تورکیا دەستکەوتووە بەسایی هەڵەی پەکەکەوە کە بابەکرد سەبارەت بە کاردانەوەی بەرپرسانی هەرێمیش ئەم جارە بڵێن باشتر بوو لە جارەکانی تر ئیدانەی زۆر مەراسیم بۆ ئەو کەسانی کە بوونە قوربانی بەڵام بە پێی ڕێکخراوی CPT لە 2015ەوە تا ئێستا 138 هاوڵاتی مەدەنی هەرێمی کوردستان بوونە قوربانی بەڵام ئەمایان بۆ نەکراوە هەتام جارە سەرۆکی پارتی شاتە سەرخەت و ئیدانەی کرد بەس لەبەر ئەم جارە عەرەب بوون کاردانەوەی بەرپرسانی هەرێمیش باشتر بوو گەشتیارەکان وڵات جارە من حەزەکەم فێم سەیرم من داوت کراوم لە هینەکەیەوە لەم بەرنامەیە کە مناقەشە بکەم ئایا مە 150 خەتای تورکیا 150 خەتای ئەوە نیە بەڕاستی مەکارەساتە ینی زۆر پێم ناخۆشە ینی مناقەشەیەوە بکەین ینی ببورن
ینی ئەوە جەریمەکەت معلومە کە تورکیا کردوێتی و اعترافکە یاخود نەکە معلومە کە تورکیا مەسلحەتی لەوەدایە ئەم بەڕێزە وا قسە کە على ئاساس حکوومەتەکان غەڵەت ناکەن یا حکوومەتی تورکیا شتێک ناکە لە قازانجی خۆی نەبێ بۆ کاتی خۆی سەدام حوسێن پەلاماری کوێتیا لە قازانجی بوو پەلاماریە مەگەر ینی خۆشەر نییە حکوومەتەکان یا خۆسەر حکوومەتەکان شتێ بکەن کە لە قازانجیان بێ زۆر جار حکوومەتەکان ینی ئەمە جەنابی لە کەنەداژی وە کتێبێکێ بە ناوی The March of Folly يعني مارشی حماقت یاخود مێژووی بێعقلی حکوومەتەکان هەر بێعقلیەکەن و غەڵەتەکەن ینی خۆ زۆر جار غەڵەت بووە زۆر نمونە هەیە مەسەڵەن لە مێژووە کە سەرۆک دەوڵەتەکان غەڵەت دەکەن و دوای باجەکەدن یاخود دوای دەرەکە غەڵەت بوو ینی بۆ معنای کە ئەو پێی وایە تورکیا غەڵەت ناکە ینی شتیوا ناکە لە قازانجی نەخێر تورکیا بۆ تورکیا کەواتە بە پێم بەڕێزە بێت تورکیا شتێکی باشی کردو پەلاماری خۆراوی کوردستانیەوە لە قازانجێتی کە بێوا بێ ینی يعني ما عندك باساو بوينته وانجا انت كالكردنيا ويك جواي بكك هي وكك بكك خباتي خويا كا ترشا با بلاماري بككبا او بلاماري خشي سفيلي داوا يعني ما وكو جناب دي باسكي صوت السيحو كستاسك وجاو كابيك الرسمي ودس يعني تركيا بكلاجايكا او ويك جناب باسكي كاردانو عاطفيه مانا كاردانو عاطفي هي رنگه بو ميديا كاشتكي باش بلام كاردانو عاطفي تشيكا ئەوەی هەرێم بڵێ عاتفیە ینی شتێکی ئوسوڵان شتێکی باشە بەڵام ئەم کاردانە عاتفێ تەرجمە بکرێت بۆ کاردانەوەیکی سیاسی بەس بوو پێشتر ئەو کاردانەوە عاتفێ بۆ هاوڵاتی هەرێم هەر نەبووە بڵێ زۆری کەم بووە بەڵام ئەم جارە مەراسیمیان بۆ کرا ینی کە زیاتر بوو بلیان پرسی بۆچی بۆ هاوڵاتەکانی خۆمان ئەوە ناکەن بۆ هەمووی هەڕاتی خۆمان ڕاستیانی ئێمە لە عێراقا ژین چوارچێوەی عێراقا بەڵام ڕاستە ئەمە هەستەکەن میوان بوونی ئەوانە ینی بەرحاڵ ینی ئەم کاردانەوە عاتفیە مەفروزە کاردانەوەیکی سیاسی بە دوادا بێت ینی ببێتە ڕەفعلێکی سیاسی کاردانەوەیکی سیاسی کە تۆ ئەمە بوەستێنی تۆ نایوەستێنی تۆ علاقەتە حکوومەتی هەرێمی کوردستان پارتی دموکراتی کوردستان بە تایبەتی یعنی پەیوەندەکانی خۆ لەگەڵ تورکیا بە ئاستێک گەیاندووە کە هیچ پاشەکشێکی تیانی ینی هیچ لۆمەیەکی تیانی ینی وەز دۆخی ئابووری بە ئاسانی ڕوا لە خراپترین حاڵەتا لە بینی دۆخی کوردستان ئەوان سەدانی ئەنقەرە وەستەمبوڵەکەن و علاقەتەکان خۆشە و هیچ گرفتێکی تیانە ئێمە ئەزانین کە علاقاتی دەبوو زۆر سەدانی عێراقمان ئەنقەرە بێگومان ئەمە ئەمەوتراوە ینی چی بە مەسلحەتی گەلەکەمان بێت چی لە بەرژەوەندی گەلی کوردە تۆ بێ ئەوە بکەیت ئێستا ئێمە دۆخی ئابووری کوردستان هەم کەس ئەگای لێ چۆن چۆریە دۆخی سیاسیمان هەم کەس ئەگای لێ چۆن چۆن دۆخی کارەبا و ئاو خەڵک ئەگای لێ چۆن دۆخی موچە ئەگای لێ چۆنە هەموو شتەکان لە قەیراندایە ئێتە تۆ کەی بە تەمای ئەم دۆخە چاک بکەی بە تورکیا بۆ چا ناکری ینی ئەمە وەزێکی ڕوونە بەڕێی من ینی پێویست ناکە ئینسان لەسەری بڕوە ینی بێگومان ئەم شتانە بێ ینی خەڵکی کوردستان ئاگای لێتی و ئێمە ئاگامان لێتی وە هەزار جار ئەمە قسەی باس کراوەتەوە ئەوەی کە پێویستە ڕوونی بکەینەوە تورکیا بە نیەتێکی خەبیسانە بە نوێتێکی خراپ و ئەما کات و هیچ نەتی بە کەس نییە ینی حسابی پوشێک بە حکوومەتی هەرێمی کوردستان ناکە سای پوشێکی بۆ ناکە نەخێرگەبی کردابی تۆ خەڵکەکە ئەکوژیتر خۆ ئێستا مەسەلەن تۆ پەلاماری جادەیەکە شتێکە یا هەڕەشێکی دیبلۆماسیە قەی ناکە بەڵام تۆ خەڵکەکە ئەکوژی ئینسانێکتریش ناگەرێتەوە بنکە سەربازیانی داناونیزیکەی چل بنکەی سەربازی هەیە لە هەرێمی کوردستانەوە پێشتر دەمێکە بنکەی سەربازی تورکیا هاتووە نزیکە لە سەداسی ئەم خاکە بڵێن زیاتری لە تورکیا لە سنووری پارێزگەیتەوە ئەمانە چۆڵ ناکە جارێکی تر نەخێر قوربان ئێستا ئەوە تورکیا چەند ڕۆژ داهاتوو یادی پەیمانی لۆزانە لۆزان ئەو پەیمانامەیە کە بڵێن کاتی خۆی عوسمانیەکان یاخود ئیمپراتۆری عوسمانی هەڵوەشاوەتەوە تایە و سیڤەریش هەڵوەشاندەوە پەیمانامەی سیڤەر لە لۆزانە بەشێک لە تورکیا شاتۆ عێراق و ینی تەوزیع کراوە و حکوومەتی کوردی هەڵوەشاوەتەوە ینی حکوومەتی کوردی پێشتر قرار بوو لە پەیمانی سیڤەرە لە لۆزان هەڵوەشاوەتەوە ئێستا حکوومەتی تورکیا لە سێ ڕۆژ داهاتوە 24 مانگە یادێتی لە لۆزان و لە لۆزان ئێستا ژمارەیەکی زۆر کورد قرارە لێ خۆنیشاندان بکەن و ئەوەکەن تورکیا بە ئیتفاقی لۆزان کە لە قازانی شتی ڕازی نییە ئەوێت پەلاماری ویلایەتی مووسڵ بە ئەوێ پەلاماری خۆراوی کوردستان بە ئەوێ بە کوردی ئەوێ ئەو هێزەی کە هەیەی لە منتخە بەکاری بێنێ بۆ جۆرێک لە ئیمپراتۆری یاخود خەیاڵاتی ئیمپراتۆری خۆی باش ئەم خەیاڵاتی ئیمپراتۆریە ببوورە بەعکسی ئەم بەڕێزەی کە لە کەنەداوە قسەی کرد کە پێی وایە لە ئێران و لەگەڵ ئێران و رووسیا اتفاقراوە نەخێر وانە و ڕەنگە هەندێک هینان دەرمیان نواند بێ بۆ تورکیا بەڵام لە مەسەلەی دەستوەردان لە سووریا و لە عێراقا بە هیچ جۆرێک ئەوانە ئێران خۆی بە خاوەنی عێراق ئەزانێ وەکو شیعە باشە رووسیا خۆی جۆرێک بە قەیمی یاخود بە خاوەنی سووریا ئازانێ و داکۆچی لە سووریا کردووە لەبەرەوە بە هیچ جۆرێک ینی ڕاست نییە کە پێمان وابێ ئێران و رووسیا
وەرەقەی سەوزیان یاخود کاتی سەوزان نیشانی تورکیادا بۆی کە بە ئارەزوی خۆش بکارێ بە هیچ شێوانیە و تورکیا لەوە قەڵسە لەم دانیشتنی تاران و هەروەها لەم ئەوەی کە ئێستا چەند ڕۆژ داهاتوو ژیادی لۆزانەکەێتەوە خەڵکی کورد لە ئەوروپایانە سەرخەت بۆ دژاتیکردنی حکوومەتی ئێستای تورکیا و ڕسواکردنی و باسکردنی ئەو تاوانانی کە هەرێمی کوردستانی کە هەموو ئەمانە بەخۆی تورکیا خۆتە دۆخێکەوە کە ئەم تاوانی ئێساش چۆتە سەر کێسە ئەمانگەمانی. سوپاس دەکەم دێمە وڵات. دکتۆر عوسمان سەبارەت بەوەی کە بەڕێز پێ دوایە تورکیا کارێکی لەم شێوە ناکا بەڵسەر بە پێی ڕێکخراوی CPT لە 2015ەوە 138 هاوڵاتی مەدەنی کراونە تا ئاماچ. خۆ پێشتریش ئەم حاڵەتانە ینی هەبووە لە سنووری پارێزگای دۆک بە تایبەتی وە لە سنووری قەزای پشدەر و ناوچەکانی تریش ئەم حاڵەتە هەبووە شەیدکردنی هاوڵاتی مەدەنی. بەڵێ وڵی پێش ئینشەڵڵا وڵام دەدەمەوە تەڵام ئەو بە ڕێزەی لەگەڵتایە لە میوانەکەت ئەڵێ دکتۆر گوتی پێی خۆشە تورکیا بچێتە ڕۆژاواوە هیچوانم بازان ئەبێ بە دقت گوتگیری لە من کتێبێک نوێیە باسم کردووە لە مرکزی ڕووداو بۆ لێکۆبوونەوە دەرچووە ئەڵێ تورکیا هیچ حەلێکی نییە تەنها ئەبێ بە ئاشتی پرۆسەی لەگەڵ پرۆسەی کوردی تەعامل بکات چی لە هەرێم چی لە ڕۆژاوا من وا وتووە و بە هیچ شێوەیە حەلی عەسکەری حەلی ئەمنی کێشەی باڵێن بکەکە حەل ناکات منەوە بۆ چوونمە لە کتێبێکی باسم کردووە لەبەرەوە من ئەوەم نەوتەوە واش ناڵێ بەڵام حەچەکەم ئەو هەڵەی ئەو بەڕێزەی لەگەڵتایە ئەو هەڵەیەکی تاکەم بە هیچ جۆرێک پەیمانی لۆزان باسی کوردیە و تورکیا بە هیچ جۆرێک ناڵێ ئێمە ئەم پەیمانە تەواوە بێت لە شەقامی کوردی ئەو قسەیە هەیە تورکیا بێ پەیمانی لۆزان تەواوە بێ و ئێمە حدود سنوورەکانە گۆڕین شتێوان نیە تەنها شوێنێکە بەعزایە تورکیا ئەڵێ ئێمە مەثەلەن لە 1983 وتیان ئێران دی عێراق بێت تورکیا لەبەر شەڕی عێراق و ئێران تورکیا وتی ئەگەر ئێران عێراق بگرێت ئێمە لە ویلایەتی موسڵ واز ناین حەقمانەی ئێمە پێشەوە ئەم قسەی کردووە و چەند جارێ ئەم قسەیە هاتەتە پێشەوە لە 2016 سەر دەبێت کە بۆ شەڕی موسڵ بوو وتیان هەموو کەسێکە بێت بەشدار بێ بەڵام تورکیاش وتی بەڵە ئەمە موسڵ حدودی منە چۆنە بێ من بەشدار بم ئەلەوێت سەر دەبێت ئەو قسە بەڵام زۆربەی وتەکانی مەسئولینی تورکیا کە من ئەمە بەڕیکۆڕ ئەڵێن ئێمە سنووری عێراق کۆتاییە ئێمە لە 1926 لە ئیتفاقیەی ئەنقەرە ئیقرارمان پێی کردووە دوایی لە 1940 ئیقرارمان کردووە ئەو ئیتفاقات ئەو حدودە ئاخرە هیچ گۆڕینێکی تیانە بەڵام حزبێکی ڕەگەزپەرست هەیە لە تورکیا بە ناوی پارتی باڵین کاری نەتەوەی مەهەپا ئەوان حزبێکی تۆڕانی ئەوان ئەڵێ ئێمە ئەبێ ویلایەتی موسڵ میساق پێڵێن میساقی ملی هەمووی بگەڕێنەوە موسڵ شارە عەرەبەکە و هەموو هەرێمی کوردستان ئەبێ ئەمە سیاسەتی ڕەسمی تورکیا نییە بەڵام ئەگەر بێت حدودی عێراق بگۆڕێت بەڵێ تورکیا محاولاکە حدودی خۆی بپارێت اینجا من حەزەکەم لێرە شتێک بڵێ مامۆستا حەکیم تورکیا وڵاتێکی نەتەوەیە اینجا شوناسی نەتەوەیی بۆ تورکیا زۆر گرنگە ئیضافەکردنی لێکاندنەوەی باڵێن 5 ملیۆنی کورد بە 20 ملیۆن کورد بۆ تورکیا کێشەیەکی گەورەیە یعنی بەڕاستی تورکیا نازانێت لە کوردەکەی خۆی چی بکات چونکە وڵاتێکە لەسەر ئەساسی نەتەوەپەرستیە لەبەرەوە یعنی تورکیا خەیاڵی ئەوەی لێ کوردستان بکرێت بە هیچ جۆرێک نەڕەسمیە بەڵام یعنی بەڕاستی چی لە ڕۆژاوا چی لە هەرێمی خۆمان باش تێ بکەین تورکیا ئەوە لە وڵاتانی غەربی نەفاشستە ئەم وشانە ئەوە لە وڵاتێکی دیموکراتیە بە هەموو باڵێ ئەندامی ناتۆیە کەس پێیان ناڵێ فاشیست
با ئێمە خوێندنەوەیەکی جددیمان هەبێ و بە هیچ جۆرێک ئەو قسەی هەیە لە شەقام بێنەوە ئۆردۆغان هەڵەشەی و خۆشی نازانێت چێکە بەڵێ وڵات غەڵەتەکە من نەگوت بە هیچ جۆرێک ئۆردۆغان سوپای تورکی غەڵەت ناکەم وتم غەڵەتی کردووە وتم لە 150 احتیمالی هەیە غەڵەتی کردووە و ئەو هینەی کرد و ئەم عەمەلیەتە لێدانی گەشتیاران ئەمە لە بەرژەوەندی هیچ بوو لە بەرژەوەندی ئێران بوو لە بەرژەوەندی ئەو میلیشیانە بوو لە عێراقا بوو لەبەرەوە ئەوە شکستێکی گەورە بوو بۆ تورکیا ئەوە هەڵە بوو بەڵام مەسئولینی تورکیا وەکو من ئەیان بینمەیان خوێن زۆر پراگماستر ئەگەر بزانن یعنی هەموو شتێکان بۆیان ڕوون بێتەوە ئەگەرێکی زۆر هەیە ئاعتراف بکەن بێنەوە ئەمە غەڵەتە. بەس دکتۆر سەبارەت بە و ناوچانێکی ئێستا تورکیا داگیری کردوون لە پارێزگای دهۆک جارێک تێ پاشقشێ دەکە باسی سیبنکەی زیاتر لە سیبنکەی سەربازی تورکیا دەکرێت هەتا دەستگای هەواڵگیری لە ناو شارەکانی هەرێم دەستگای میتی تورکی چالاکە جارێکی پاشقشە دەکە و ناوچانە؟ بەڵێ وەڵی ئەمە ساحب هەچین ئەمڕۆ عێراق حتى بكردستان شو لجير كيف إيران 150,000 سكداني ببناء حشد الشعبي وأتيتا مقرات يعني هم بصمي خميني وخامنئي وأمانية إيران لسليماني مقرات يعني إشياء غرفة سرية يعني طبعا ميتي تركيا CIA موساد هم شركة تدعموها لمدا بلان دابين بواضي من ما مصحكين توزي كيش يستوتر بهيج جوريك تركيا نايرت هريمي كردستان بيتا بشكلي حتى لهزار لوسطو وابزانا هشتاو تشاربو محسن زيلة كتيريك يا شكاني عليه مامزلات بهینی ود بە ئۆزاری وتی بە شێوەیەکی فدرالی بکەیت ئۆزار هەر پێکەنی هەرەوەی قبول نەکرد چونکە ئەوان بەڕاستی نایانەوێ هەرێمی کوردستان دوایی نظامی عەرەبی ئیقلیمی عەرەبی بە هیچ جۆرێک قبول ناکات بە تورکیا پارچەیەکی وڵاتێکی عەرەبی دکتۆر بەڵێ ئومم المتحدە و بە تایبەتی ئەمریکا ئەم تەواهی لە کوردستانە لبرجوندي أمريكا لبرجوندي إسرائيل حتى أجا تركيا بيت ناتواني ويشكا أمريكا وإسرائيل أيانوي عم قوم تركيا نكس ناتواني بەڵێ سوپاس دەکەم دکتۆر بەڵێ بینەران ناوبڕێک و دەینەوە لاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی عازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر. جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی هەمیشە نوێگەری دیزاینی ناوازە و دەگمەن. ئەزمموونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە. ئۆڤێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ
کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 110 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتترۆلی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرا شایەنی ماڵی تۆیە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا زۆر گەڕێن لەوە بەهێسترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرەداگیرسێنە کات ئەوە بەرە بکوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکیشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک بابەکر سەبارەت بە حکوومەت هێرێم پەیوەندی حکوومەت هێرێم پەیوەندێکی سیاسی لەگەڵ تورکیا یاخود پەیوەندی ئێستا پارتیوی کێتێ لەگەڵ تورکیا دەتوانرێت پێداچوونەوە پێدا بکرێت یاخود پەیوەندێکی ئەمنیە زیاتر هەستەکەم پەیوەندێکی ئەمنی بێ کاک حەچین بەڕاستیە ینی ناخۆشی یاخود کارە سات یاخود ئەوەی جێی دڵتەنجی و یاخود ڕژبینی هەموو خەڵکی کوردستان ئەوەیە کە پەیوەندی نێوان حکوومەت هێرێمی کوردستان تورکیا ڕوون نییە نە ئیتفاقی 50 ساڵی نەود ڕوونە نە پەیوەندەکە لە نێوانی ئێمە ئەوانە وەکو حکوومەت ڕوونە ئەگە پەیوەندی نێوان حکوومەت و دوو حکوومەتە بۆ تاسە حکوومەتەکە ئێمە لە ئەنقەرە نوێنەرایەتێکی نییە کە تەمسیلی کورد بکات تەمسیل حکوومەت ئێمە بکە تو ینی حکوومەتەکەی تۆوەندی ڕێز نەبێت لە سنتەری وڵاتەکەیەوە لە پایتەختەکەیەوە نوێنەرایەتێکت هەبێ داکۆچی لە هەوڵاتەکەم کە ئەو ساڵە کەسی چێمە کوژرا لەوێ ینی کوردێک عەلەمی هەڵکرد بوو بە غەڵەت یا بەڕاست یعنی بوو بە قەزەیەکی گەورە لە ئاسی ئیقلیمیە مەسەن کەس نییە بچێ مەتەکەشی وەگرێتەوە ینی من پێشە باسی مۆزۆیەکی کلامە زۆر گرنگە ئەوژەوەی کە تۆ بیتە هاوپەیمانی هێزێکی گەورە ئەبێ هێزە گەورەکە بتپارێزێ ئەبێ هێزە گەورەکە ڕێزت بگرێ کاتی خۆی قدیم کابرا بوو بە پیاوی ئاغا بۆ نمونە یا ئاغای پاراست ینی کابرا پیاوەکانی خۆی پاراست یعنی نێش خەڵک کەڵگای لێ بکە و خۆشی لێ ناکرد ینی خۆی زۆڵمی لێ کرد تا ئەندازەیەکی چەوساندەوە بەڵام خۆ ینی موقعەکەی ڕوون بوو ینی موقعی هەردوو لە ینی پۆزیشن یاخو موقعی ئاغا و نۆکەرەکەی ئاغا و پیاوەکەی ڕوون بوو ینی سە تۆ لەگەڵ وڵاتێکە پەیوەندیت هەیە پەیوەندەکە ڕوون نییە ئەتکوژێت ینی خەڵکە دەکوژێ هەموو ئەزان 500 گوند لە کوردستانی عێراق چۆڵ کراوە بەهۆی بردمانی تورکیا 500 گوند تقریبا شتێک لەوەی کاتی خۆی حکوومەتی عێراقی کە دێهاتەکانی وەران کرد شتێک لەوە کەمتر ینی کە ئەڵێن بەعس فاشیستەوە دیارە فاشیستە بێگومان بەڵام تۆ 500 گوند وێران بووە 150 کە زیاتر شەهید بووە سڤیل سەدان کەسی خەڵکی تێکۆشتەر شەهید بووە لە وڵاتە بە درۆن لە گەرمیان لە مەخمور لە سەری گۆیژە کوژراوە ینی ئەم پەیوەندی چۆن بۆ خەڵکی ڕوونکەنەوە بڵێ پەیوەندەکەمان بەم شێوەیە وەکو باسم کرد ینی تۆ حکوومەتی تورکیا دەکرێت بۆ لێدان لە پەکەکە لە هەرێمەوە ئەزایی هاوکاری بێگومان هاوکاری کرد هاوکاریکردن چۆنە تۆ شتێک محکومی ناکەینە ڕازی تو وەختە حکوومەتی تورکیا دێت لە هەموو شارەکانی کوردستانە لە گوندەکان وێرانە کە تۆ اعتراض ناکەی یعنی اعتراضێکی جدی ناکەی ناچی لە حکوومەتی عێراقیە لە وەزارەتی خارجی بکەیتە قڕە و هەرا یاخود لە نەتەوەی گرتوەکان بکەیتە قڕە و هەرا شتێک بڵێ ینی خۆ ئەم دنیا سەری بە پوش نەگیراوە داکۆچیلەکەی ینی خەڵکی دیفاع لێ بکە تۆ نایکەی ینی دەبەرەوە ینی ئەمە بەڕاستی خەڵک تووشە ڕەشبینی بوو خەڵک سقم حکوومەتە نییە خەڵکی کوردستان ئەم حکوومەتە بەهی خۆی نازانێت تۆ داکۆچی لێ ناکە
ئێستا من و تۆ لە شتێمانین تۆزێک محفوظترین پارێزراوترین چونکە دوورین لە تورکیا و خۆگەریان من و تۆ فەرقی ئەوانەی کە لێوە لەگەڵ من و تۆ چییە؟ بەڵام خۆ درۆنی شێوە تا درۆن درۆنیشی خۆی دەکات دوورمە بینێت لە ئەزمار ئیشی خۆی دەکات لە سنووری قەزای پشت ئەشە لەو پەنجەرەوە سپێنێ بێتە سەرت یانی لێرەش هیچ فەرق ناکە یانی لەبەرەوە این مۆزوعەکە ئەڵێن دۆخی کوردستان لەو پەڕی ڕەشبینی تاریکیە بەڵێ ڕاستە وەختی ژیانی ئینسانەکان کەرامەتی ئینسانەکان پارێزراو نییە حکوومەتێکی تر لە تۆ بەهێزتر بێگومان ئەو 90 ملیۆنە تۆ 5 ملیۆنی 5 نی تۆ تەقسیمی دوو بوویت یەکیش نینە ناوخۆتە ناخۆشتە پاتاڵی ینی بوویتە مەسخەرەی دەوروبەر و مەسخەرەی گەلەکەی خۆشت یانی لەبەرەوە بێگومان خەڵک وات تەعامل لەگەڵا کە تۆ ناتوانین ناوخۆتە خۆ ڕێخی نخبەیەکی کوردی فاشل نخبەیەکی سیاسی فاشل کە ناتوانێت خۆ ڕێخاتەوە بەرامبەر بە خۆی بەرامبەر بە گەلەکەی بەرامبەر بە دەستگاکانی خۆی کە تورکیا زیاتر دێتە قوڵایی هەرێمەوە پەیوەندی بە حکومڕانێکی فاشلەوە بێگومان ئەساسن پەیوەندی بۆ هەیە ینی ئەشێ ئینسان جوتیارێکی لاواز بێ فەقیر بێت لە گوندەکە بەڵام بە کەرامەتەوە بژینێ لە کەس پەلاماری ئەرزەکەی بە زۆر بچووکیش بێت ئەشێت یانی بەوە نمونەیەکە ئەڵێ گویا کاتی خۆی ناپلیۆن پەلاماری کە ڕووسیایدا فەلاحێکی جوتارێکی بینی لەسەر ڕێیەکە وتی وەرە بۆ لاموتی منیان بەلا تۆ ناپلیۆنی تۆ غەداری تۆ زاڵمی وتی بچن مۆرێ لە دەستی ئەم کابرایە بن بۆی هەتا ماوە مۆری ئێمە پێوە بێت و لە دەستی بن یا شتێکی لێ بکەن وان لێکرد لە کابرا تەورێکی پێ تەوری دەستی خۆی دەستی خۆ بڕێوەتی من دەستی خۆ من دەستم نایەکە مۆری تۆ پێوە بێ بە کەرامەتەوەژی نامێ ئەسڵان ناپلیۆن وتی ئێمە لە وڵاتە ئەشکەین وشکا وتیمانە خەڵکەکە داکۆچی لە خۆیەکە بەم شێوە دەستی خۆ بڕێتەوە ناتوانین حکمی وڵاتە بکەین و نەیتوانی بیکە ناپلیۆن نەیتوانی بیکە و هیتلەریش نەیتوانی بیکە ینی لەبەرەوە تۆ ئەشێ حکوومەتێکی بچووک بی بەڵام بە کەرامەتەوە بژی داکۆچی لە خۆ بکەین تۆ لە حکوومەتەکەی خۆت هیچ نەکردووە مؤسساتەکانت فەشەلی هێناوە ینی لە هەموو ڕێکەوە فەشەلی هێناوە لەبەرەوە تۆ ناتوانانی ینی بەرامبەر بە نەحەزەکانیش بەرامبەر دەوڵەتێکی دراوسەی خۆشت چاوت بسکەیتەوە بڵێ وەڵام من هەم باشە بەرامبەر ناوخۆ ئازانی هاوڵات بەڵێ بەرامبەر ناوخۆ مواصفات حکوومەتی مافیایی بۆ شێوەیە حکوومەتی فاشیستی بۆ شێوەیە حکوومەتی نیمچە فاشیستی ئاوە ینی بەرامبەر بە گەلەکەی خۆت توندوتیژی بەرامبەر وڵاتانی دەوروبەریش بە هەمان شێوەیە بەڵێ وایە ڕاستە بێگومان ئەمە ڕاستە ینیەوە ئەمە حاڵەتێکی تازەیە لە دنیا دەکە حکوومەتێک بەرامبەر بە گەلی خۆی بەم شێوە تەعاملەکە بەرامبەر بە زاڵمەکان و ستەمکارانی مەنتقەکە نەرمونیان و وەکو ئاوریشم نەرمە وەکو ئاوریشم بەڵەو گاوریشم بەداخەوە باشە بەس پەیوەندیەکانی ئێستا هەرێم لەگەڵ تورکیا پەیوەندی حکمی نیشتیمانی دامەزراوێنین ئێستا بۆ نمونە نەوت لێو هەنار دەکرێت کرێی بۆری هەیە قەرزی تورکیا هەیە اینجا پەیوەندی ئاڵوگۆڕی بازرگانی هەیە لەگەڵ تورکیایە بێگومان ئەمانە هەیە زانین خۆ ینی ئێمە کە ڕەخناگرین ینی بە شێوەمان واقعبینی تایە کە ئێمە ئەزانین نەوتی کوردستان ئەشێ بفرۆشێ باسمان کرد جارێکە لەم تەلەڤیزۆنانەوە ئەشێ بەڵام هەموو شتێک لە قیاساتی خۆیە ینی ئێستا رووسیا بۆ نمونە غەرب بەرامبەر بە رووسیا توندن ئەڵێن ئێمە حەسارە خێنە سەر ئەویش ئەڵێن شتەکانی خۆم نافرۆشم بە ئێوە مادام ئێوە حەسارە خێنە سەرم این تو وەختێک کە دەوڵەتێکی دراوسێ غەدر لێکە هەوڵاتەکان دەکوژێ تۆش دەتوانی ئەوە بکەی بەرامبەر یانی چی بکەی ئەو بەفی شەک هەوڵاتەکان بکوژ تۆش دەتوانین نەتەکە نەفرۆشی پێ یان بڵێم ناڵم بتوات تێپەڕیا لەگەڵ حکوومەتی مەرکەزی ڕێ بکەویتەوە این تۆ گرنگترین شت کەرامەت و ژیانی ئینسانەکانی وڵاتەکەی خۆتە دوای ئەوە مەسلحەتی خۆت دێکە وەک نخبەیەکی سیاسی نخبەیەکی دەسەڵاتدار حیزبێکی دەسەڵاتدار ئەبێ ڕقم دوو بێ ئەوە ڕقم یەک هەوڵاتەکانتە لێرەوانی لێرە ڕقم یەک خۆیانن سڵتەیە و حیزبەکەیەتی و بنەماڵەکانە دوای ئەنجا خەڵک ڕقم دوو خەڵکە ژمارە دوو ئەنی خەڵک ژمارە دوو ژمارە سێ لە پلەبەندی ئینسانەکانی وڵاتە ئێمە پلە سێ و پلە چوارین یعنی ئەوانەی کە دەسەڵاتدار و نخبەن و بەتوان بە هەلیکۆپتەر و تارە بڕۆن و بێن و لە وڵاتەکانی ئەوروپاوانە ڤێلا و شتیانێ و بخوانە خوێن لە هارڤارد و لە ئۆکسفۆرد یعنی ژیانی ئەوانە فەرقی لەگەڵ ژیان وەکوتم یعنی ئەمە حاڵەتێکی جیهانیە هەیاری باسێکە کە نخبێک لە ئاسی جیهانی پیا بێت کە ئەم نخبەیە ڕەنگە مەسەڵەن لە بریتانیا نەتوانن غەدر بکەن لە فەڕەنسا نەتوان کە ڕیشەکانی دیموکراسی و ئازادی زۆر قوڵە بەڵام ڕەنگە لە مەسەڵەن لە پاکستان یاخۆ لە هیندستانە بۆ نمونە لەلاندی وڵاتی درا لکه که ام نیو ملیۆ کەسمان پێویست نییە مانە هەمویان فەقیر و فقەران و نەخۆش و پەکەوتن بیاخەنە بەحرەوە بە قرش بیخوایە لێ بیخوایە ڕەنگە وابێت لە وڵاتەوای لێ هاتووە ئێستا یعنی نخبەیەک پیا بووە کە خۆی لەسەر و ئینسانەوە بینێ مەش مۆزۆیەکی دیسان تازە لە ئاسی تیۆری جیهانیە کە یعنی ئێمە ئێستا ئەگەر لە سەدەی لە قەرنەها یاخۆ سەدەها طبقەیەک هەبوو کە بینی جوتیار و
خاوەن مڵک بوو تەبەقەیەک چینێکە بوو لە بینی ئەو دوانە چینێکی ئابووری بوو دواتە سەرماداری هاتووە چینێکی سەرمادار و چینێکی کرێکار هاتووە لەمە دو چینۆک و ئابووری نامێنێت چینێک پیا بێت چینێکی بایۆ تەکنۆلۆژی ینی تەکنۆلۆژیای تازە بەدەستێوێتی تەکنۆلۆژیایەکی ئەتەرنێتی یاخود ئەم دنیا تازای کە هاتووە ئینفەرمۆشنەوەمانە ئەم تەبەقەیە تێکەڵێک لە جەستەی مرۆڤ و جەستەی تەکنۆلۆژیای تازای بڵین ئەم کۆمپیوتەری یاخود ئینفۆرماتیک ئەمە خۆیان بە ئینسانی سەر و ئینسان نەزانن تێکەڵە بنەوە ینی پێیان وایە ئەمانە سەر و بەشترن ینی دەسەڵاتدارانی هەرێم پێیان وە لە سەر و خەڵکی وروسان و بەشترن بەڵ ئەزانی ئەمە ئێستا خەڵک هاتووە تەمەنی خوان درێژەکەنەوە حەزەکەم بزانین تەکنۆلۆژی تازات و تەمەنی خوانەکان 150 ساڵەمانە پێیان وایە لە سەری بەشەرەوەن جا ئەم سەر و بەشەریەی لیان وەتە ڕاستی ینی خۆ دەزانی بورە پاشەکانی قەدیمی پیانەوە بە ئەوانی لە سەر و پیانەوە بەوان نوێنەری خوان خۆ دەزانی لویسی شانزە وایە و تو پاشەکان ئێران واڵن و پاشەکان عێراقی کۆن وایە و تۆڵێ ئێمە نزیکی خوین ئەسکەندەری مەکدۆر دێڵە من کوڕی فیلیپ نیم بەڵام من کوڕی خوام سوپاستان دێم وڵات کاک دکتۆر سەبارەت بە دەرهاویشتەکانی ئەم تۆپبارانە لەسەر پەیوەندەکانی عێراق و تورکیا لەسەر پەیوەندەکانی هەرێم و تورکیاش چی دەبێت؟ زۆر بە کورتیش تێبینیشی زۆر خێرامەیە یەکەم ڕاستە سیڤیل کوژراوە لە لای خۆمان لە بادینان باوا بڵین ئەمە واقع و شتێکی زۆر بەداخەوە ئەمە یەک بەڵام ئێران لە هەرێمی سەوز با بڵین لە زۆنی سەوز 358 ئەندامی دیموکراتیان کوشتووە سەرکردەکانیانیش کوشتووە ئەمەش واقعەیەکە دا ئیقرار بەوەش بکەین دوای شێکشەیە پێش ئەوەی تورکیا بێت بە شێوکی مەقڕی با بڵێن دائمی دابنا لە شاخەکانی سنوور ئێمە پەکەکە 500 گوندی کردووە و لەو 500 گوندا هەرێمی داناوە بەناوی هەرێمی میدیا و چەند ناوێکی تر و ئەتراف ناکە بە حکوومەتی هەرێم مامۆستاکە من کابراایەکێکە من و عەلاقەم بە هیچ حزبێک نییە بێلایەن بەڵام ئەم حەقیقاتانە بێت بزانین ئێمە ناتوانین بینەرانمان بخەڵەتێنین بڵین ئەمە خەتای پارتیە و خەتای یەکێتیە و ناوە واقعا غەڵەتێک هەیە ئەوش ئەوەیە لە وەختێک کورد ئەم غەڵەتەی لە مێژوودا چەند جارێک کردووە بۆ نمونە قازی محەممەد لە سەرەتادا وتی عەلەمێکی دانابوو لە پشتەوە ئەمە نەخشەی چوار کوردستانە بۆی ڕوون بوو عالەم تەقەبولی وەناکرد ئەو عەلەمەی هەڵگرت خەریتەی دانا بە خەریتەی چوار کوردستان خەڵی کرد دوای چ بۆلاشە وتی بابە ئێمە بۆم فڵازات وەلای سەرۆک وەزیران وتی بابە ئێمە ئۆتۆنۆمیکمانەوێ هیچ سلمان ناوێت ئەیوتی ئەو نەخشەی لە پشتەوە داتناوە چوار وتی نا ئەوە یەکێ داینا بۆ هەڵمان کرد اینجا مامۆستا من ئەڵێم بەڵێ اینجا باین لە پرسیاری وڵامەکە زۆر بەخێرایی ئەوش ئەوەیە دەگیت جۆرێک پەیوەندیەکانی باڵێن هەرێم لەگەڵ تورکیا گۆڕینێکی وای دیانابێ بلێ بۆ ئێمە جیۆپۆلیتێکی کوردستان بەداخەوە یعنی واقعەکە ئێمە تورکیا لەبێت وەزعمان زۆر ئەقۆتێ بەڵام بۆچی چونکە لە تورکیاوە ئێمە ئەو شانی پێویستمانە بۆمان بێت و ئەو هەنادانی کە ئەمانەوێت بینێرن کە زۆر گرنگە ئەوەش هەن لە ڕێگای تورکیاوە تامان لێ لەگەڵ میوان بەڕێزەکە زۆر متفقن ئەمانە شەفاافین ئەمانە گەڵبەڵن ئەمانە فاشلن تعامل لەگەڵ تورکیا ئەبێ لەسەر ئەساسی عەقیدەیەکە بێت بە عەقیدەی باڵێن ئاسایشی نەتەوەیی کوردستان ئەم دوو حیزبە ناتوانن حتا ئێستا داو دەستگاکانی هەرێم یەک بکەن و بە جۆری عەقیدەیەکی ئاسایشی نەتەوەیی کوردستانی تعامل بکەن ئایا وجودی دیموکرات لە کوردستان هەڵەیە ئایا وجودی پەکەکە لێرە هەڵەیە یان ڕاستە ئەو دوو حیزبە ناتوانێ ئەو شتانە بکەن نەتیجەی نەزانی اینجا با بڵێین لە وەختی شەڕی لە ئۆکتۆبەر لە 16 ئۆکتۆبەر کە شەڕەکە بوو مامۆستا ئێران حدودی بەسومان تورکیا هیچی نەکرد چونکە هەر تورکیا پێویستی بە ئێمەیە ئێمەش پێویستمان بە تورکیایە لەبەرەوە تەغییرێکی وەکوڵەی گۆڕینێکی سەرەکی ڕوونادا ئەمما بەنسبەتی پەیوەندی تورکیا و عێراق چێبێت یعنی خۆی ئێستاوە عێراق وتی لەژێر فشاری
طبعا حەزەکەم هێرە شتی بڵێم بە خێرایی ئەڵێن زۆر کورد ئەکوژرێت نە حکوومەتی هەرێم نە حکوومەتی بەغدا تەداخل ناکەن و ئەو شیوەیان بۆ ناکەن بۆچی ئیسەکراوە لەبەرەوەی لە ئێستا لە بەغدا کێشەیەکەیە قەیرانێکەیە هەم سەدر هەم جەماعەتی چوارچێوەی هەماهەنگی ئەیانەوێ ئەمە بەکاربێنن ئەم ڕووداوەکە ڕووی داوە لە دۆ ئەیانێ بەکاری بێن لەبەرەوەی مەسەلەکە گەورەیە ئەمما بەنسبەتی علاقەتی کازمی لەگەڵ تورکیا زۆر بەهێزە باڵی ئێستا ئەمڕۆ مەجبورە لەژێر فشارە بڵێ مەسەلەکە مثلا سەفیریان بانگەکەن ناڕەزایی یان قەزێک حتا بەنە ئومەم المتحیدە لە مەجلیسی ئەمن ئەو مەسەلەیە کە تاحەکرێت دووەلی ئیتحادی ئەوروپی و ئەمریکا ئەوش ئەگەر بێت کازمی تاحیکا بەجددی ئەمریکا دووەلی ئیتحادی ئەوروپی بە هیچ جۆری پشتی تورکیا ناکرد قەرارێکی وا دەرناچێت بەڵام احتیمالە کازمی لەژێر فشاری ئێران و لەژێر چەند هۆکارێکی تر بیبا بۆ متحیدە ئەمە بەس ڕۆتینە ئەمما بەنسبەتی ئەوەی ئایا ئەمە چیتر دەبواە حەزەکەم بزانین عێراق سەرگۆری لە دەستداوە تورکیا زۆر ئاگاداریان حقیقەتەیە و دووەلی عالەم ئاگاداریان حقیقەتەن ئەگەر بێتە کێشە بە کێشە بێت یان بەڕاستی عێراق تەحەدای تورکیا بکات تورکیا توانێت ئاوەکەی لێ ببەستێت چونکە بەڵێ ئیتفاقێکی لە 1947 ئەڵێ ئەبێت تورکیا بە تەنسیق لەگەڵ عێراقا ئاوی دجلە و فورات بەتایبەت ئاوی فورات و دجلە کۆنتڕۆڵ بکات بەڵام تورکیا توانێت بڵێ من ئەو ئیتفاقی ئێستا نەماکەیتر ئێمە پێویستمان بەڵاوەیە لەبەرەوەی عێراق لە گروپێکی وانە بتوانێت شتێ بکات بەرامبەر باڵ سپاس دەکەم دکتۆر کاک بابەکر کاتمان کەمتر لە دۆخولەکێک ماوە سەبارەت بە پەیوەندیەکانی عێراق لەگەڵ تورکیا پێ دوایت وەکو دکتۆر لە گۆڕانێکەوە تۆ ڕوودەدات لەباری بازرگانی بێت چکە ئێستا بانگەش هەیە بۆ بایکۆتی کاڵای تورکی پێداچوونەوە بە پەیوەندیەکان سکاڵا تۆمارکردن لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی یاخودە لاوازی عێراقیش نیە جۆرێک کە تورکیا بەردەوام لە بەزانینی سنووری عێراقیە بەڵێ بێگۆم پێم وانێ گۆڕانکاریی گەورە و ڕیشەی ڕوودا لەبەرەوەی کە عێراق خۆشی دۆخی باش نییە یەکەم دووەم عێراق لە دۆخی حکوومەتەکەی و نخبە سیاسەکەی دۆخی زۆر پەرتەوازەیە ینی و تورکیا ئەمە ئەزانێت تورکیا ئەزانێت کە دۆخی عێراق زۆر لە کوردستان باشتر نییە ینی کوردستان کە لەو پەڕی خراپیدایە بەڕێی ئێمە ینی بەڵام عێراقیش زۆر هین نییە لەباری ئابووریەوە وڵاتەکانی دنیا پێکەوە بەسراون زۆر زەحمەتە بتوانین لێکی جاکەیتەوە ینی زەحمەتە عێراق بتوانێت بڵێن ئابلۆقە بخاتە سەرشتی تورکیا یاخود تورکیا بخاتە سەر عێراق ینی دنیا ئێستا خۆداگالیە لە ئەوروپا بۆتە فەوزایەکی گەورە لەبەرەوەی کە غازی ڕووسی ناچێت بۆ ئەوێ و هەموو ئەپارڕنەوە لە رووسیا لاڵێنەوە کە نێک قەتعی نەکالیان و ئەزمێکی گەورەی ئابووری لە ئەوروپای ئێستا خۆ ینی لەبەرەوە دنیا زۆر بێکەوە بەسراوە و هەموو وڵاتێک پێویستی بەیەکتریە وشتە سیاسەکان ڕەنگە نەتوان ببنە ڕێگر لە وەزع ئابوووریەکە و لە بازرگانیەکە بەڵام لە ئاستی تاکتیکی و لە ئاستی کورتماوەدا ئەشێ هەندێک قسە بکرێ جەماوەری عێراق ینی تووڕێە و ئەمە گرنگە باشە بەڕێی من بەرامبەر بە تورکیا بەڵام ناتوانێت لە درێژماوەدا کاریگەری گەورە بکاتە سەر پەیوەندیەوە هەردوو وڵات ینی بەتایبەتی کە وەکو وتم حکوومەتێکی چەسپا و ڕێکوپێک لە عێراق حاکم نییە بۆی پێم وایە ئەمە ناخایانێ و تورکیاش ڕەنگە کاریگەری ئەم مزاهرات و خۆنیشاندان و عەلەم سوتانە پەیوەندی بەلاوازی عێراق شەوە چکە دەمی سەدام خستە خوارەوەی تایارەی تورکیە بۆ کاتێک کە ئاسمانی عێراقی بەزاندووە لە 1970 بەڵێ بێگومان سەدام فەرقی سەدام وڵات ینی کەسێکی دیکتاتۆر بوو بەڵام دیکتاتۆرێکی زۆر ینی بە دیسپلین و دقیق و ینی ئەو بکە وڵاتەکەی کۆنتڕۆڵ کردبوو ئێستا لە عێراق هەر کەسەیە کەس بە کەس نییە هەر حیزب بەخۆی دۆشکە و شتی خۆی هەیە و فەوزا و میلیشیاگەریە ینی لەبەرەوە تورکیا ناترسێ لە عێراق لە ڕاستیە و حەقیشێتی نەترسێ چونکە عێراق ناتوانێت هیچ بکات ینی هیچ شتێکی وا نابێت چونکە ئاسان نییە بڵێم شەڕ ببێ بەڵام پێم وانە ینی وەکو حکوومەتی عێراقی بتوانێت کارێکی گەورە بکات دژی تورکیا زۆر بە کورتی و ئۆپراسیۆنە نەمەترسین بۆ سەر هەرێم بە کورتی بێگومان مەترسین و جددیە لە مەترسی دەرچووە بۆتە واقع ینی ئێمە لە حملەیەکی تەدریجی کوشتن داین ینی ئەمە جا ئەمڕۆ
دهۆکە زاخۆیە ئەوە سپێنێ گاتە من و تۆ هەموو ئەم وڵاتیە. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان بابەکر دڕێی نووسەر و چاودێری سیاسی هەروە دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ هۆزیر و لێکۆڵینەوەی ستراتیژی. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.